بين مايك ڕانیە على رايد ضلي تبغاتر ساكن هذا رسنا حبيبي ويواري سڵاو خۆشەویستان بەڕێزان پاشکەمێکی تر یاری نێوان ڕانیە و هەڵەبجە لە یاریگای هەڵەبجە دەست پێ دەکات. ئێستا ئێمە ڕاستەخۆ ناو یاریگای هەڵەبجەداین خۆشحاڵینەوەی بەڕێزی لەگەڵمانن توانتان لایڤەکەمان بۆ شێرکەن بۆی زۆرترین کەس بتوانێت ببینێت. یاریزانانی هەردوو تیپی ڕانیە و هەڵەبجە هاتن ناو یاریگا. سڵاو لێبێ. تیپەکان وێنەی یادگاری دەگرن. سڵاو لێ.
پاشکەمیشتر یاری نێوان هەردوو یانەی ڕانیە و هەڵەبجە دەست پێ دەکات لە ئێستادا ناوبژیوان ئاماژە دەکات بەوەی کە داوای لێبوردنتان لێ دەکەین ئەگەر یاری دەستی پێکرد لە نێوان هەردوو تیپی ڕانیە و هەڵەبجە لە ئێستادا یاری نێوان هەردوو یانەی ڕانیە و هەڵەبجە لەنەو یاریگای هەڵەبجە دەستی پێکرد تۆپ لەلای یاریزانانی ڕانیەیە لە ئێستادا تۆپێک بۆ پێشەوە هێرشێک بۆ یانی ڕانیە بە ئاسانی لەلایەن گۆڵچۆ دەگیرێت فاوڵێک لە بەرژەوەندی یانی هەڵەبجە لایەن گۆڵچی هەڵەبجەوە لێ بۆ ناوەڕاستی یاریگا جانک پێک هاتی یانی ڕانیە ئەگە ئاماژەی پێ بدەین بە کاپتن داچان چەلاوی وەکو گۆڵچی کاردۆ ئارام لە بەرگری لەگەڵ بڕوا ماریۆ لەگەڵ سامان لەگەڵ جێگر هەروەها عەلی و کارزان لە وەسەط لەگەڵ ئەحمەد و ڕاید و لازۆ لە هێرش بردندان ئەمە پێکهاتەی سەرشی یانەی ڕانیە بوو
لە ئێستادا لە تەلەڤیزیۆنی ڕانیە دەتوان ڕاستەوخۆ بینەری یاری نێوان ڕانیە و هەڵەبجە بن بۆی گرفتێکی تەکنیکیەوە نەماتوانێت لە کاتی خۆیدا یارەکە بکەین یارەکە بگوازینەوە لە ئێستادا یارەکە گوازراوەتەوە لێ ڕانیە سپاس بۆ بەڕێز کە لەگەڵمانن ئەمڕۆ لەناو یاریگەی هەڵەبجە و لە شاری هەڵەبجە خۆشەویستەوە لەگەڵتانین بۆ گواستنەوە یارەکە دەستی ئەوەش خۆش بێت سپاس بۆ کۆمنتە جوانەکانتان ئێستا دەتوانن ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی ڕانیەوە بینەری یاریەکە بن هێرشێک بۆ ینی ڕانیە لەلایەن گۆڵچەوە باسانی دەگیرێت ژمارەیەک لە هەوادارانی وەرزش ئێستا حالە ناو یاریگەی هەڵەبجەدان
لە کۆمنتەکان ئاماژە بۆ دەدرێت کە لە یاری نێوان چاخوڕنە و قەڵازێ کە یاریەکە لە ناو قەڵازێ چاخوڕنە گۆڵێکی تۆمار کردو تا ئێستا. سپاس بەوێ بەڕێز، سپاس بۆ کۆمنتەکانتان. وەک دەبینین سەرۆکی یانی ڕانیە و بەشێک لە ئەندامانی یانی ڕانیە هاوڕێتی یانی ڕانیان کردو بۆ یاریگای هەڵەبجە، بۆ یاری بەرامبەر بە هەڵەبجە. ئێستا یاریەکە دەست پێ دەکاتەوە بە ئومێدی سەلامەتی بۆ یاریزانی ژمارە ৯ یانەکەمان. يلا علابي يلا علابي. سپاس بەڕێز کە لەگەڵمانن. خۆشحاڵین ئەمڕۆ
وەکو تەلەڤیزۆنی ڕانیە لە شاری هەڵەبجەین بۆ گواستنەوەی یاری نێوان ڕانیە و هەڵەبجە ڕاستەخۆ لە تەلەڤیزۆنی ڕانیە و لە پەیجی تەلەڤیزۆنی ڕانیەش ڕاستەخۆ یاریەکە دەگوازرێتەوە لە کەم و کورتیمان ببورن ئەوەندەی کە بۆمان بکرێت ئێمە هەوڵ پیشانی خۆمان دەدەین لەوەی کە یاریەکانتان بۆ بگوازینەوە بۆ میدی لەدەڕات بن باشتریش یاریەکان بگوازینەوە تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0 هیچ کام لە یانەکان گۆڵیان تۆمار نەکردووە فاڵێک لە بەشەوەندی یانی ڕانیە هێرشێک بۆ هەڵەبجە لەلایەن کاپتن دەزان سەلاویەوە بە ئاسانی دەگیرێت بەشێک لە هاندەرانی یانی ڕانیە سا لە ناو یاریگە ئامادەن بۆ بینینی ڕاستەخۆی یاریەکە سپاس بۆی بەڕێزیشکا لەگەڵمانن دیارە کێشێکی بچوو ڕوویدا بەڵام زوو چارەسەریان کرد یاریزانەکان ئێستادا تۆپ لە قاچی گۆچی یانەی هەڵەبجەیە لەلایەن گۆڵچەوە تۆپەکە دووشەیە هێرشێکی مەترسیدار و بەڵام نەتواندرا پێ بە گۆڵ
ڕای یوسف بەهۆی پێکانەوە یاریگا جێ دەهێڵێت دانەرڤایز دێتە جێگەی ڕای یوسف بە ئومێدی سەلامەتی بۆ ڕایت بەڕێزان گرفتێک لە لایڤەکە هەبێ گرفتی خەتە گرفت لێمۆنیە ئێمە هینەکەمان کردووە لایڤەکەمان کردووە دیارە ئەو بەش بەڕێزێک وای نووسی لە لایڤەکە گرفتی هەیە بەڵام بەڕێزان 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 بۆی ڕوونکردنەوەی بدەین بەوەی خۆشەویست بە هیچ شێوازێک ئەوەی کە ئێمە دیکەین کاری بێژەری نییە ئەلاوی نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ بەڕێزان سەبار لە بێژەری یاریەکە بۆ ئاگادار بن ئەوەی کە ئێمە دیکەین تەنها ئەوەیە کە یاریەکە بێدەنگ دەبێ بێژەری کار و تایبەتمەندی خۆی هەیە هەموو کەس ناتوانێت کاری بێژەری بکات هێرشێک بۆ هەڵەبجە دەپسەندێت لەلایەن یاریزانانی ڕانیەوە هەڵدانی لا
Tem que fazer mal. کاک خالید یاریزانی ژمارەنەوە تونۆ ڕائیت بەوەی پێکان و یاریگە جێشت ئێستا دانەباییز لە جێ و یاری دەکات. لەلایەن داستانەوە زۆر بەجوانی تۆپەکە دەگیرێت چەند هێرشێکی مەترسیدا کراوەتە سەر گۆڵی یانی ڕانیە بەڵام نەتوانراوە بکرێتە گۆڵ. وڵا بەشێک لە هێرشبەرەکان پێشانیان هەیە بەس دقیق نازانم چەند کەسیان کە پێکانیان هەیە وەک پێشتریش لە دیدارێکدا لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕانیە مامۆستا هێمنی ینی با بڵێن ڕاهێنەری یانی ڕانیە ئاماژەی بۆدا کە چەند یاریزانێکمان لە بەهۆی پێکانەوە نەتوانراوە بەشداری یاریەکان بکەن بەڵام ئێستادا وەک ئاماژە دەکرێت کە 3 یاریزان بەهۆی پێکانەوە ناتوانن داروان محەممەد باران ئەوان لەگەڵ ڕای یوسف ئەو یاریزانە دیارە ئەو 3 یاریزانە بەوەی پێکانەوە نەتوانراوە یاری بکەن. شخصية جوان تاس ئەنجامی یاریەکە 0-0 هیچ کام لە یانەکان گۆڵیان تۆمار نەکردووە. جێ ئاماژە بۆکردنە ئێستا یانی ڕانیە خاوەنی 7 خاڵە لە کۆی 3 یاریکە ئەنجامی داوە 2 بردنەوە و 2 بردنەوە لەگەڵ یەکسان بوون.
حەزەکە ئابەرزی تۆزێکی گەورەدوان لە کاتی نگەنەوە یانی ڕانێ لە هێرشەکانیان بەردەوامن دوو دەخێتەوە لەلایەن هێڵی وەرگری یانەی هەڵەبجەوە لا شحنتي انا معقوله شحنتي انا معقوله اخر برنامجهم المهم طبعا هالليره بەڕێزان چۆڵ نییە ژمارەیەکی زۆر لە هاندەرانی ینی وەرشی هەڵەبجە لە ناو یاریگا ئامادەن بەڵام شوێنەکە دیارە ناتوانین وێنەکانتان بگوازیگرەوە دانێکی ڕاستەوخۆ نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵی یەکەم بۆ یانی ڕانیە خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم بێستون ئیبراهیم کامێرامان و محەممەد مستەفا لە بەشی کۆنتڕۆڵ لەگەڵتانی بۆ گواستنەوەی یارەکە بە ئومێدی سەلامەتی بۆ گۆڵچی یانەی هەڵەبجە باشه که هێرشەکانی یانی ڕانێ بەردەوامە کۆرماڵ لە بەرژەوەندی یانی ڕانی جەبەجە دەکرێت کۆرماڵەکە دووبارە دەکەێتەوە جارشتی لێ دێتەوە بۆ دەرەوەی یاریگا
هێرشەیەک بۆ یانی هەڵەبجە هەڵدانی لە بژوندی ڕانیە ڕاستە تا ئێستا چەند هەلێک دەستدراوە لبنان الصلاة جازمة مدير لنا صلاح جماعتي لازم علی یارزانی ژمارە 21 کۆناڵ لە بەژەوەندی ڕانی ئەلاوی پاسێکی لەلایەن گۆڵچی هەڵەبجە دەگیرێت دوو دەخێتەوە یاریەکە بەردەوامە ئێستا تا ئێستا 38 خولێکی یاریەکە تێپەڕیوە هیچ کام لە یانەکان گۆڵیان تۆمار نەکردووە ڕانی نزیک بوو لە تەڵاکردنی گۆڵ بەڵام یارزان دەشتی میتوانی بکاتە گۆڵ هەڵدانیان لە بەژەوەندی هەڵەبجە
شوتێکی بەهێز بوو بەڵام چۆن دەرەوە یاریگە Şimdi ranzayı olarak yıkıp bize kadar. Evet, Oradan. Müzik sen. Sen yağmurtun yok. Bu. Normal. Bu Avrupa'da خزانەکانی بەدەمی هەوڵێک لە بەرژەوەندی یانی ڕانیە یاریزانی ژمارەدا علاوی جێبەجێ دەکات
بەڵێ بەڕێزان خۆشەویستان ناوبژیوان فیکی کۆتایی گێمی یەکەمی لێدا دوا بە دوای دەستپێکردنەوەی گێمی دووەمی یاریەکە دێنەوە خزمەتان ئەنجامی یاریەکە تا ئێستا 0-0 هیچ کاملایەکن گۆڵەن تۆمار نەکردووە لە دەقەی کۆتاییدا خەری بوو هەڵەبجە بە لەدانی شەڕاستەخۆ گۆڵی تۆمارکە بەڵام لایەن کاتە دەستەن چەلایەوە گەڕەندرایەوە دەست خۆ سپاس بە ئەوەی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوون خۆشحاڵین کە بتوانین خزمەتان بکەین و زیاتر یارەکان بە شەوشی باشتر بگوازینەوە سپاس بۆ هاوکارانم بێستن ئیبراهیم محەممەد مستەفا لە بەشی کۆنتڕۆڵ کە دوا بە دوای دەستپێکردنەوەی گێمی دووەم دینەوە خزمەتان لا لا